سرشي تخال سرشي لا سرشي يعني لا سرشي لا سرشي لم تراوي إجال سر وحدك شجر جراني نواوي وشيل سر وحدك والله جراني نواوي إجالي ما شوت ما دمتك إلى الغضب إجالي ما شوت ما دمتك إلى الغضب ضمن زخرام قلك عزيز وما وصل لا سرشي تخال سرشي لا سرشي جان لا سرشي لا سرشي تخال سرشي لا سرشي أمان لا سرشي لا سرشي لم تراوي باشي نسأل وحدك لم يجرني نواوي إذا سوى شوي قال بلا درو زي زرعو إذا أوى شوي قال بلا درو زي زرعو. وقتان وخير ومدوارم هركو هن ساق وسلامت بن أمدي بيت السومة لسر ألف باي جنگ آئين كردان وآئين سروري روبا يارانا خيزو كردوار سربخو لم سرو بند حساسة وهربار من قرك من مقوليك يا تال كيشيك لويك موانع دس بكردن جنگ ولسر تمدن كردان من سعيكم ك بآماجة فكردنا بيك مستاق أو مستاق باسكم يارك يكيك لياران لكرماشان وويسيكي هناردبو لم دورانا كإنترنت قتو بسختي دي بيتا كان قاتا دسيان باس أوي أكرد أم شدته حدته وأم كلامه حجمه كأكري لنا وزوانا بنزر أو أقر تقليل بدريد أو ما بسنتر أمي البته من جوابكم داوە بەڵام تەنها دلیلێک ئێشێ ئیستا لەسەری بدوین هەر ئەمەسە نوکتەیە ئەوڵ ئەمەسە کە یاران و خەڵک وا فکرەکەن کەسێکی وەکو من ئێشێ تەبشیر بکات بعد خەریکە فعالیەتێکی بازرگانی انتخاباتی و هەڵبژاردن ئەکات وأحيانا إيشي سرنج خلق بو خوي راكش أما فرز أوليسي فرز الدومي أمسا كمردم حيج عيبو إرادي كيانتيانية أصولا كمبودي كيانية بلكو إمكانات موجودنية بويا إما حيج كارينات وانينكين أما لك شوي فير بوغن لو يكم ديار دي بديدارية كبيان وايا شر أصلها أيكاو ماملا بول بوي وقتی پرسیاریان لێکەی کاکی کوردباز تۆ بۆ ناتوانی دەسەڵاتە کوردان دابنی ئێجێ چەکمان نییە پارەمان نییە زلهێزەکان نایەڵن چمانی ئەو قەستە ئەم کاریە بووگە بۆ من ئەو گۆرانی عوسمان من لێدا دووبارە لێدەمو کەی تۆ پاو کێشان و ڕاگەی ڕاستم تا من دەلیلێ وەلاو کیاسم تۆ کەی کەوتیتە سەر ڕێگەی ڕاستی تۆ کەی هاتیتە مەسیرە من تۆ کەی خۆتت دابرە چاوە من کە من دەلیلێکم بۆ تۆ نانارد مشکڵە ئەووەڵ ئەمەسە ئێوە فکرەکەن شەڕ ئەسلحە ئەیکا شەڕ ئینسان ئەیکا نە ئەسلحە ئەسلحە کەرەستەیە دەسە ئینسانە ئێوە نەتان بیست کە کاورا
تكيكي كأويت الشري إجي حلوة قب أدخوم قبل لقراء أويت أصلحة دان كورا إجي ماجد بكم صوب لوق لأدي لقراء ليو بونر مناسكية بقي كيو بأتواني بلوق ليكي تربا أصلحة كرستاس كيتو باوجشا وريقي راسم مشكل أمسك فرز بما أجيري كقويا لم مسألة عيبيك موجود نية يا فكر أكم كمن فكر أكم كشخص مليون كرد وقومي كريا وشوين حقيقتا أقريت دل ودل وشراق بلام نايدو زيتو وشون أم حقيقة إمكاني هز بشيكي للاي منوي من إشي زوانم بكمناو الشكر وبيدن بي أما فرزة كورا فرز أكا بأم قشت بيش فرزة قريمانة وارد بحثيك أوي خب سؤال أول أما سبو خاتيوي لما تيب جين وأما بكينو أصلا بزانين إيما خليكين شيكين تامن وصلكم باتفاقاتك إمرو لناوشك حكومة هريم دولة إيراني تيمسلي أويشا بلام سرطا بابزانين واسا بزانن كارل ماركس كتيري شي مصابناوه كابيتال سرمایه یک سیستمه یک ماشینه یک ارگانیزمه بلام سؤال گوره مثل سرمایه چیه؟ سرمایه والکوی بچی ایجن سرمایه داری نه هیچ کس ازانی نه پدیدارکانی مشخصه چیه سرمایه کالاس نه قیمته کارخانه است کارگره فروشنده است شرکته دولته سرمایه چیه؟ کارل مارکس 40 سال عمری دانید وسي جلد كتير انو سيبناو داس كابيتال دا اولو قريكي ناوي بني نقد اقتصاد سياسي بلام نودا ناويني كابيتال سرمایه بباكيج كامل فقط والنا وقتاو ماركسا چون امشتي كتوبي ايجي سرمایه لسر روحيات التأثيرني لسر حساب بنكية كالتأثيرني لسر سفرة كالتأثيرني لسر رابطي بين توجنا كالتأثيرني لسر رابطي بين تو منالة كالتأثيرني لسر رابطي بين تو إنسانة كان تأثير داني لنفس التأثير داني لميجود لهويتت لحسوكوتت لآريندت لآرزو كانت لتخيل كانت تأثير داني بويسر ماركس اشي لكالا دسبيكا كل كالا دسبيكا مراحل هرچيش دبرسيكا تو اول ضعف كالايك اويني اما انتزاعك لشيوي صاديقوي بعد ام كالا كصاديقا تو انتزاعيكا تيتا اقرا تو تشي اويني لمكالا تو لمكالا تشي اويني تو اولين شتيك اويني قيمته در صورتی که قیمت وقتی لی بکوری تو اصلا اوجتنیه که امی دروس کردگه وقتی سی بردستو بلکه تو الاولو شتیک ترز بناو فالیو که اویت ناو فالیو جا است مارکس لما بتمام جوانب انچه بی ایجی سرمایه ریگه بیاکا جان لاک داروين هيوم آدم سميت تجربة قرائي شكاكية تكامل تاجتي بناو بول أخلق انت تسر بول تتسر primitive accumulation نشان أدا 1000 جلوة قري هاس 2000
هزار پرده شاراوی هست که لای ادی اجزای تشکیل دهنده گیر کردگی لیکتری هست وقتی تو حالتك جنكت أخراوة وتأثير سرمایه هست كلي أكوري تو سيستميكي عظيمي إلهياتي دانشي أسطوري هنجاري مادي تيكلكيشة كبيجن سرمایه اگر تو کابیتال وا بخوینی تو که نمودکان سرمایه بدوزی تو درکوتنکان سرمایه بدوزی تو لی بدهی سرمایه داری لبینه چی تو فکر که کارخانه جیگی سرمایه داری لی بی سرمایه داری لبینه چی تو فکر که انسان دارای چند کارخانه اشی لبین بوی سرمایه لبين ناجي من نمقرا كمرو من هو بحث بلا ماركس اوي لمانيفيست عنو ساي 1848 لسرمایه نيكر لمانيفيست اخر دعوتك ابو قيام وورن وكليك على جهان يقرن بلا لسرمایه دانش سلسندلي وايجي اميكناوي سرمایه سجيه أمريكا 100 سالة دروس وقتشية ماركس تمام عمري داعنيت سرمایه بروخيني ودا صلاة دروسكا هرچی كاركا روجنامة نقاريكا شقنا وخيابان أوشيني بعزفية كلوب دل مختلف ترتيب وارد محافل روشن فكري أويت وارد مبارزات كارجري أويت مانيفيست أنوسيت كتاو مختلف أنوسيت سرمایه انوسید مارکس بدانکتی و سرمایه به تو ایجی و تو ناامید اکا که تو نزانی ام ماشین پیچیده چون لبیموی یعنی تو تازه تک واقعیت یک امر پیچیده خیلی پیچیده رو بروی سوال تو یک فکره که مردم گشتی کزانی توی فکر اکی مردم احیانا ابزاری نیه اما قصد و نیت و گوری هست کرسته نیه سوال گوره مثلا تو بچیجی دولت ایرانی با لروانگی یک حزب دموکراتی پککی پارتی یکیتی بجن دولت ایرانی چیه خب لکو پی اوین دولت ایرانی چیه لدو مفهوم تبيين نكرياجي جاش باش جاش كيه جاش أصلح بدسته مسلح دولة إيرانية أما جاش باش كيس باش خويسي يا هواداران خويسي أمش أصلح بدسته الدمقوبان لبيس خب دولت ایرانی چیه؟ یک نمودی هست لنظر امان یک پدیداری هست یک پدیدار پاسدار ارتش نیروهای مسلح اوکی مشکل حل بویه من دوزی مانو دولت ایران نیروهای مسلح دی بروین بین لنیروهای مسلح دولت ایران نروخیم نه نروخیه گرچه تو نه نیروی کشت کشتگه نه هیچ خب ایسا چه اتفاقی که فی تو تیگه جاش باش پدیداری که اسمه ناو پاسدار نیروی مسلح خب ایستم خلقه خلیقه تماشا اکا فقط یک پدیدار ناسی پس ام اصلاحی هست ام اصلاحی هست ام تقاکا لم ام تقلقا لم ام اکو شی نتیجه اقدیم حزب دموكرات حزب منتسب بكرد حزب كرد باس قهرمان خب باي سبب كينو خلق اجي روش حلات روش افا يعني خور تيتا در
خۆر ئەچێتە خوار. ئەمە لە ڕاستیە داستانە بەسەر کە خۆر لە جێگەیەکە سابت هەیە گۆی زەمی ئەسوڕێتەوە. نەخۆر تێتە دەر نەخۆر ئەڕواتە خوار. اشتباهاتە وا لەکوێیە؟ اشتباهاتە وا لەکوێیە؟ تو بۆ فکرەکەی تێتە دەر، بۆ فکرەکەی ئەڕواتە خوار، تو بۆ فکرەکەی پەدیدارە دەوڵەتە ئێران فقط پازدارە؟ پەدیدارە باش فقط ئەسڵحەوە دەسە؟ ئەمرێت دەرنەتیجە ئەم لە مبارزە اتفاق کەوتکە، ئەم لە شۆڕش اتفاق کەوتکە، ئەمە دوژمنە ئەمەسە. بۆ لە کاتێکە ئەمە ناوی پەکەکە یەک مەوجودە خیاڵی انتزاعیە بە ناو ساختاری لە ئاسمانگا کە ئیدەیە ئینسان ئەڕۆنە ناوی دائیمە. ملیۆن ئینسان بڕواتە ناوی خوێن لێ بە پەکەکەس و پەکەکە نامرێ. چون ئەمە ساختارێکە تۆ چی بۆ دروستەکەی؟ ڕەوایەت تاریخی بۆ دروستەکەی. خب تۆ بۆ فکرەکەی کە تۆ پرفکتی، تۆ ئەمە ئەزانی، تۆ بۆ وا فکرەکەی تۆ بۆ ئاحیانەن فکرەکەی دەقیقەن من منزورم تۆی، تۆ یەکێ لە نمودهای دەوڵەتە ئێرانی. ئۆکێ، ئەگەرم نور پەردازی دووربینیشە بێڵێ من کارەکەم بکەم. ئەم خەڵکە وا تقریبا ئێوە خۆتان جزئی ئەزانن و فکرەکەن عیبتان تیان نییە. عیب ئێوە خەیلی ئامادەن، فقط ئەبزارتان نییە. یە سەرچێ بکەن لە ناو ئینتەرنێتە ئەسکەناسهای دەوڵەتە ئێران دەورەی قاجاڕیە بێنن. بزانن ئەمە دانەیەکم هاوردگە نووساگیسی فقط در اهواز ادا خواهد شد مرکریاگه 1 تومان بانک شاهنشاهی ایرانی لخوار تاریخی لیداگه تاریخ هم که بمور لینداگه 18 آگوست 1930 چاپوگه لبریتانیا چاپوگه لپشتو نووساگێسی The Imperial Bank of Persia بڕۆم گەڕێن. خۆ ئەم سەرزەمینی ئێوەش زاهرەن بابانە حیزەکان، ئەردەڵانە دزەکان، مشتی خوێڕی، مشتی ئاغاواتە حیزی واتیە زاهرە وایش ئێوە دائنیشن و لەگەڵ ئەم حیزبانە ئەم تاریخە بەحسەکەن. خب ئەم ئسکەناسکەلە من دافێتە دیبێتم لەسکەکە جارێکی تر پێتانیش بوو. ئاخێزنامەی کوردان چێژێ ئیجێ چکێ بەناو دەوڵەتە ئێرانی موجود نۆگە ئەژێ ئەمەی کە پێ ئێژن دەوڵەتە ئێرانی بریتانیا و کۆمپانی هەندە شەرقی دروستیەکە چۆن دروستیەکە بە دروستکردنە بنەی شار دروستەکە. شاریش چییە؟ شار قەحبەخانە، جندەخانە، قاوەخانە، ئەمرەتخانە، سەرگەرمی ئینتەرتەینمنت بنەی شار بینایەکی گەورە هەنێ قاوەخانە و هەنێ سەرگەرمی خانە لە دووریا دروستەکەن و بازاڕی بچووک لە کالای جۆراوجۆری تیتێرن. ئەم سەرزەمینە وەکو وڵاتانە ئەمڕۆیی کە تۆ پێ دوایە سنووری هەسوو، ئەکسی هەسوو، پاسپۆرتی هەست نییە. هیچ اقتدارە هیچ دەوڵەتی موجود نییە. ئەمە قسەی من بوو. خۆ ئێوە ئیدعاکەن مشتی خوێڕی و خان و خەوانین و ئەردەڵانەکان و بەبەنەکان و خوێڕیەکان و ئەمانتانە هەست. ئێوە ئیدعاکەن 1930 کاورە لەقەی ئسکناس ئەنووسێ بانکە شاهنشاهی ئێرانی دەرئەسڵ بانکدارێکی یەهودیە خەڵکە وا لە بریتانیا چاپیەکە کە ئیستە بانکە HSBC هەناوانە. سوالە ئەوەڵ چۆن کاورە یەکتمن ئسکناسی چاپ کردگە ئێژە فقط لە ئەهوازە شارە ئەهواز فقط لە شارە ئەهوازە ڕەونەقی هەست، فقط لە شارە تارانە ڕەونەقی هەست، فقط لە شار مجموعە بازارێکە من وتم ڕەونەقی هەست.
يكبتون شان دا أما دولتني ندولة إمبراطورية اقتداري هز تاتو وقت بول شاب أكي سكة شاب أكي سكة شاب أكي سكناس شاب أكي رواجي بيلي سلاسل قلم روتوا قلم رو يعني قلم أروى فرمان أروى أما نوكتي هو أما صابتي أكا تو دولتني تو مجموعة شارقل وبازارقل الجديدي ككومباني هند الشرقي دوستي كرقا استخديك الريخت بيدا تراشد دا 1900 سي أما نكتة لقرا موجودة بفارسي نساديسي بنك شاهنشاهي إيراني بإنجليسي نساديسي The Imperial Bank of Persia بإنجليسي برشياس بفارسي بنك شاهنشاهي إيرانية أو الشاهنشاهية بإنجليسيته إمبريال إمبراطورية حب لقي وسكناسة خب سؤال مسكة رضاخان بالاني 1936 أوي دروسي أكا ومتحدي أكا بي إي جي إيران 1936 سؤال قولها مسكة بوبر ل 1936 أما ناوي شاهنشاهية إيرانية كتشي يكتمنيك فقط لحيتية شعر جديد دروس كريان كناشانا معنا ياس وبروي هاس بو أجر مردم أقلي هاس أجر مردم إنسان السرورة إحساس التهديد أكا حتشتوى أو ربطي هاس شون أعمي خستجي فاني لخوي سؤالي نكرت أما يكشف بتوجه دولة شمك وولاتي بناو إيران موجود نية لكو موجودية بياكا لأسكناس بو مشتي بزو ولاخ وقواباوك وبزجرين وناحاري وتيهال دريا ونيركر كفكر ناكاتو كاغزي خاتا جيفاني هیچ وقتش نيزاني قشتي بناو إيران موجودة وتكشي اما بولي ناواج تقش بول هنا دولة كيس ناوي إيران ولا قي إسكناسا لقي إسكناسا دولة بناو إيران موجودة لزمينا دولة بناو إيران موجود نية خو أما تشيكا أما بوتوي فاسد ودائما بول يواش خيطة جيفانر تشتي حملة كي كبتو ناموز دا يجي ملك يواتك أم تزاد نادوزيتو نجبوا من ناوي إيراني كزي نازاني إيران چيه تو إيراني ظهور أدي لكاغز تا 1936 دوايا الرضا خان تيري دولة دروس أكي أو جمعني بيه برو بيجا إملا قيس كناسك چاو ما كنتو أقرا ناوي إيرانه أقرا بو ناوي إيرانه لبلاوي قنا أمرد ما ويرانه بو ناوي إيرانه مردم جنو مردم كروكه مردم در حوزه زندگی خصوصی خوی پزی بگو بزنی بگو دوشی گیسی مشخی کیزاگو خو أقلي نوقش اتفاقي كوي خو محياي دنياي امرو نوقه تبو فكركي تو تكميلي تبو فكركي تو فرحاليته وأحيانا إنسان الداناي قسمن السنوري كي كل جدواتيا ديتي تانية كاكا خو بمدرك التحصيلينية بكاكا جيان داد جيانية بماسا وخواردنية خو بماننية عزيز ياك نفر لأيوة بناو كرد بازتان بحزبتان بماموستا هاي يقلد وايك خويريتان بتمام الجريانات السياسيتان ياك نفر ناتواني ثابت كدولة إيرانية أول من بأسكناس أخويا ثابتم كدولة إيرانية استدلال أول بنك شاهنشاهية إيراني موجود نية إنجليزية بو بخويا يجي بنك شاهنشاهية إيراني أما نكتة دوم أما كان شعبية محدودي هز لبري تازة وشار يعني بازارة تازة وشار يعني بازارة بسهولة آلو غور كردن
چون لەگرا قەڵەمڕۆ قدرەتی موجود نییە، قەڵەمڕۆ سروەتی موجود نییە، قەڵەمڕۆ حکمڕانی موجود نییە، نەوالیەک هەست، نە ئەموالی ڕەبتێکی بە شتێ بەناوە دەوڵەت هەست. هەر شارێک کە بریتانیا دروستیەکە دانەیە ئەحمەق نێتۆ سەری وە کۆنتڕۆلێکا وەکو مەنیجەرە دوکانێ. بعدەمانە ئەوە پاشا و سەڵتە. پس تۆ لەگرا ئەوەڵ دەفە نە ئیمپراتوریت هەست، نە وڵاتت هەست، نە دەوڵەتت هەست. پێگەهای جدید و تەسیس بەناو شەهر. نکتەی بعدی تو بۆ ناوی ئەمە ئەنێ ئێران. بۆ ڕزاخان ئەیکاتۆ ئێران، تۆ خوێت ئێران بیدە، یا قبل زەمەی کە تۆ بووی تۆ ئێران، ئەم چەمکە ئێرانە بۆ فڕە ئەدەیتە ناوە دەمە یەک مشت پەز و حاڵی نییە دنیا چیە. دولت چۆن موجودە؟ و ئەسکەناس موجودە. دولت موجودە. چۆن موجودە؟ لەناوە ئەو بیاوانە 50 دانە ساختمانیان کردگەس و توی خوێڕش عورزەر نیت ساختمانێک دروستکەی هەنێ خانە هەڕگەز تێ ئەیوێنی زیقەکەی. ئەو دەوڵەت موجودە. پس لەگرا سوعاڵە ئەوەڵ چ بوو؟ تو بوو فکرەکەی پرفکتی. تو بۆ فکر ئەەکەی خۆت بەشێک لە بازنمودە دەوڵەتە ئێران نییە. دەوڵەتە ئێران چییە؟ خاس بڕوارە بیا. دەوڵەتە ئێران ئەو پاروە نانە سەوای خۆی. دەوڵەتە ئێران ئەو خەڵسو و کەوتە سەوا بۆ خۆتیە خونجنی. دەوڵەتە ئێران هیچ مؤسساتە. دەوڵەتە ئێران سانسورکردنە قسەکانتەوە ئەیکەی. دەوڵەتە ئێران ئەو مەتروباتە ستێتە سەر زوانت وە تۆ لە تەلەڤیزیۆنی ئێرانی لە دانشگای ئێرانی لە ناو تاکسیا فێروگی. تو وەختە تەماشای دەوڵەتە ئێران بکەی، دەوڵەتە ئێرانی بەشە سایکی هەست، بەشە دەرونی هەست، بەشە بروکراسی هەست، بەشە حەیاتی هەست و تو چەقیاگی بەمە تۆ ساڵە 1930 نەتزانی دەوڵەتە ئێرانی نییە، نەتزانی کەچی خوێڕی ئەدعاکەی حکوومەتە بابانە بووگە کوردە قەومیەتنیکیت. حکومت ئەردەڵان نەبووگە کوردە قەومیەتنیکیت. یەک نەفەر لە ئێوەیە پۆفیوز بەم تاریخە پۆفیوزە هیچ شەکاکێتی لەسەر مناکە و سوال لەسەر مناکە. کاکە تو بوو فکرەکەی پرفکتی. عەزیز ئێوە مشکلتان ئەوە نییە ئەسلحەتان نییە. ئێمە مشکلمان ئەوە سە پیاگمان نییە بنیشێتە پشتە ئەسلحەکە. تەبعاتە گولەیە کە ئەیتەقێنێت تەحمولیکە. كم أصلحتان هس؟ تو لقرا چون أقلانية وأقل كويلة كرياجيكي ناتواني حيشي دراويشتكي بمثالك بمتبقى بتايبتي لهرم كردستان سربي ديام والاس في المكي دروس بوغا قشتتان ديكتانا دڵت دلێرە کەس نازانم چی پێژنێوە. برێڤ هارت میل گیبسۆن بازیەکە. داستانە کاورایەکی سکاتلەندیە بەناو ویلیام وەلاس کە ئەمە لە بەرامبەر ئینگلیسیەکانە بە شەڕتێ بۆ سەربەخۆی سکاتلەند. داستانە فیلمەکە لەوێ شروع ئەوێ کە ویلیام وەلاس دوای ئەوەی کە دایک و باوک و براکەی ئەکوژن ماوەی ئێوە بۆ ئوروپا ئەگەڕێتەوە بۆ سکاتلەند بۆ لادێکی خۆیان. حکوومەتە بریتانیا و پادشاهیە بریتانیا کە بەسەر سکاتلەند زاڵە ئەم ئاغای ویلیام وەلاسە کە نیشکەکە وا لە دۆرانە مناڵی خۆشی گەرەکی بیخوازیە. لەگەڵ مشکڵی موجودە. مشکڵ ئەمەسە دەسەڵاتدارە ئینگلیسی نەریتەکەیان واسە هەر بووکێ بەر لەوەی بڕواتە باوەشە زاوا ئێشێ بەر لەوە بێتە لای دەسەڵاتدارە ئینگلیسی. یعنی پەردەی کچێنی ئەو هەڵیگرێ. ئەمە هەر لە فیلمەکەیشە هەست. ویلیام وەلاس وە دزیوە ئەڕوا زەماوەنەکە دەبەرەوەی ژنەکە نەداوە دەسە ئەرباب و بعد جنەکە ئەکوژن و ئەمیش قیامەکە عەلەیهیان. ئۆکێ بە ئەم سوالێکتان لێ بکەم. وا ئێوە فکرەکە پەرفکتن. مردم عیبێکی تیا نییە. ئۆکێ ئەوەیسە تۆ دانیشتی هەر لە مقتەع بیگرین. تۆ زانی سناریۆ ئێمە بەڕەسیکەی؟ با من بەڕەسیکەم بوت. با بزانی ویلیام وەلاس چی کردگە؟
ویلیام والاس پەردەی کچینی کەنیشکەکەی بەلاوە مهم بووگە ئێوە تەسەورکەن نە ئێمڕۆ تەسەورکەن وانە شرایەتێکە کە یە ئەربابە خارجیە موجودە ئەم ئەربابە خارجیە لە ناوە ئەم لادێ کە 1000 نەفەر جەمعیەتیسی ژنە تەکتەکە ئەمانەی برگەسە ناوە تەختە خاو پەردەی کچینی تەکتەکە ئەمانەی هەڵگرکە دەگرێت اتفاقێکەکەوێ هەرچی پیاگە ژنێکە هەسی بەر لە ئەو ژن و مێردیە خۆی و ژنەکەی دەست پێ بکە یەکێکی تر ڕێگەکەی کردگەسەوە هەرەو شەوە گشتیان وانە خۆ بەمە شامەڵی ئەمەوێت تەمامە ئەم ژنانە لە شەوێکە 2 سەرجێیان کردگە گشتی ئەم ژنانە کە ژنە خەڵکین کە دایکە خەڵکین کە خۆشی خەڵکین خۆ ئەقل لەگرا 300 دانە پیاک کە هەم ئەون و برایان هەم ئەون و باوکیان هەم ئەون و شوویان گشتیان ئەم دەردەوە سەر ژنەکان کەنیشکەکانیان هاتگە خۆ سوالەوە چەند نەفەر لەم مردمە ئەم شتە بە شتێکی ئەی بەزانی من قەڵتان پێدەم ئەگەر کەنیشکێ مخالفەت بکات نچێتە ژێرە لەنگە ئەرباب ژنەکانی تر پێژن تف لە شکڵە ئەرباب نەگاگە هیس وە دەرد نەخوەر چون ئیستا ئیتر ئەمە فەزڵە کە ئەرباب شەوە ئەوەڵ کچێنی هەڵگرێ فەزڵە مەرغوب بووگم تەبعی چووگەسە سەرم ئەمە نوکتێوە نوکتەی دووەم ئایا ئەگەر پیاگێ حازر نەوێ بووکەکەی بدا ئەرباب لەگەڵی بخەفێ پیاگەکانت تر چۆن چەپڵی بۆ لێدەن پیاگەکانی تر چەپڵی بۆ لێ نادەن پیاکانی تریژن گەوای بێشەرف بۆ تو کێی نایەڵی ئەرباب ژنەکە بجێت بۆ تو کێی گەرەکتە نەریتە ئابا و ئەژداییمان لە بین بووەی بۆ ئەمە بەشێکیسی ئێوە فکر لێ بکەنەوە واقعەن وانە ناو جامعەیەکی ئاوە چەند نەفەر لە ئێوە ژنێک کە ئەیخوازێ فکر ناکە ئیشی بڕوا سەرە بگرێتەکە ئەربابە وەخت بگرێ بزانێ و ئەرباب کەی وەختی هەست لێ ڕەپەوێتەوە کە کارەکەی بۆ بکامی زەمانەکەی بکە ئەمە عینە فیلمەکە زابڕۆن تەماشایکەن وەلی ئێوە سناریۆکان بەڕەسی ناکەن فکرەکەن فرە قارەمان فر ژین تاچیتە ئەمە سەری ویلیام والاسە ئەمە ئەشکێنێت خۆ ئۆکێ چەند نەفەر لە ئێوە حازرم ڕیسکە بکە با بێژم ڕیسکەکە چییە یەک مردمەکە گولیت لێکە پەس لەگرا تۆ تەکە شتێک کە پێی ئێژن نەریت و خەڵکەکە ئەیکاتە نەریت چون گشتی ئەیکات هەرچی ژنە 2 سەرجێیی کردگە هەرچی پیاگە ژنەکەی قەبلەس خۆی بەر لە خۆی ئەو شەوە کە قەرارەم سەرجێ ئەو شەوە کە قەرارەم سەرجێی لەگەڵا بکە بەر لەوەی شێکێکی تر کردوێتی ئەمە ساختار و قدرەتە ئەمە سێکس نییە فقط چەند نەفەر لە ئێوە لەوە هاوەزعیەتی کاوێ ئەم ڕیسکەکە تۆ ئەگەر ئەم کەنیشکە نەیتە دەسۆ ئەتفاقێکەکەوێ مردمەکە نێرە ئەوڵەن ژنەکان تفەکەن لە ژنەکە پیاکان تفەکەن لە تۆ و ئەدەن و دەسۆیشی بتگرن سزات بن ئەمە یەک دوو تۆ بەی لە حاکمە ئینگلیسی بیکوژی ئەمە حاکمە یە دەوڵەتە ئەم بکوژی یەکێکی ترە بۆ هەنێرێ 2 سەرباز بکوژی 4 ترە بۆ هەنێرێ تۆ تا قیامە قیامەت ئێشێ شەڕکەی دێت و ژنە خواست و باوەش بکەیتەوە لەشت گەرمی بڕۆیتە ناوە باوەش نەرمی ژیان بکەی چۆن دانانشی لای خۆت فکەیت و بێژ دێ خۆەوێت و چی دێتە خۆ ئامە و ئەختەر و نازان فڵانە کەس و گشتی واسە دێ بام نیش واومە چێوێ خۆ لێکەم ناوێت و خۆ دیسکوت سەفە کەلاج ناسووتێنی دێ خۆ کەس تانەم لێ نادات بوو لە خۆمی بشێوێنم من مخالفەت بکەم ئیستا ئێشێ بووم و یاخی یا گشتیان بکوژم یان بکوژن چەند نەفەر لە ئێوە بە عنوانە عەوامە مردم بە عنوانە مەنتەقە زندگی چەند نەفەر لە ئێوە لە خۆی ئەشێوێنێت ئۆکێ ئیستا ویلیام والاس بۆ لە خۆی ئەشێوێنێ ویلیام والاس بۆی مهمە کە واژنە ئەم خانمە چەندانە ئینتەرکۆرسی تیا کریاگە نە تەبیعەتەن بۆی مهم نییە
لكوي ويليام والاس بوي مهمة. ويليام والاس وعنوانه الذاتي خود آگاهية، كخود آگاهية كل مقابل خود آگاهية دولة وأرباب دولتها أويسي چون داستانك مسا أو شوى بلتو إشي يكي كترم كاربكا بلتو إشي بيكا لقرا خود أو إنسان وچالش كيشيت اگر او انسان رقي سروري تيانوي انسان تسليم بوغ كويلويت وكو داستانكي خداي كانو بردي هگل بردس جنشيه خويشي ادا زندگي گريكي بكا زندگي. خب اسم سؤال تانيكم چند مليون نفر لئيوه او نو بويليام والاس چند مليون دانشن قاب بخن ولا خوتان سؤال كان چند مليون نفر لئيوه من قوتان بيدم حيج من قوتان بيدم أرون وقت أقرن بزان كي أرباب ربانية تاكاركتان بخاطري لخوات أنا أرباب نخوش نكوي نتواني أمكاربكا ديستو أي بتيانية اسكناسكي ناصر الدين شاه نشاندا وأصلا بتوربتينو تو نت فهمي شون دولة إيران دانديا دولة إيرانية كنبو لأسكناسا دانريا تبو فكركي إيوه بعنوان آبوري خلق كرستتاني أنا فرق عرمان أبزارتاني أنا أقلكي تانهز شخصيتكي تانهز مچككي تانهز سلوية زنج بو فكركن نمودكان دولة إيرانية ناسن بو فكركنو كي أمي بيتان فير كردقه قسكي من حالي تانو برون فيلم بريف هارت بوينن من وقت بحث إسلامكم وكاوري مسلمان الدروزن يجم دروزن تولى سردم محمدا مشركوي يا مسلموي سردم محمد مسلمان مو سختوا برسيتي تياو تفيانتي تكرد ايرن تو جمينة دي واجداو اباو ندي تمان اي كسافتي مشاغبي تيروريست تو استيجي مسلمانا مزقوت الدسكوي قانا دسكوي وبول الدسكوي اعتبار الدسكوي محمد بردقيسي وجهاني بناو جهان اسلام موجودة تو كاسبي بيوكي تو سردم محمد ابو جهل وابو لهبوي يا عمر فاروق كاميان واقعا كاميان تو كاميان بوي لوي كار محمد مغلوبة سا حركة ما شايكا جي مدور رياكا اما يك نفر كوت كسي جانا النذي دخلكي ابو اشتدي خلكي وايجن بو فكركي عوام مردم وبو فكركي ك نهاد قلب ساختي دولة ايراني محترما بو فكركي تو من خليكم لكونتكست ام ده بيتشي دي قدرة اقساكم اجتماع اقساكم بزعنا افشاقري باعتبار كردن هجد صلاتنا روخيني مقر اويك السازو كاركانه حملة كردن ودراويشتا كردن بدا بدستو أول من اسكناس الناس دي شان تاندا ديلي وچ اتفاقي كويت الإيراني نيان ناچ نجري باري شير غازا كايتر وكارناون حساب بانكي كتان وتمن املاولا بيناكن جانتان وقت نيه دربي تا بنك مركزي إيران تمن فربات دستان يارانتان بيبا بزن آغاقيان ام ساده سازیه یک نمود لدولت ایران دروست که یک نمود لقهرمانی دروست که دودان تنبن لیکتری ام سواره او بی نتیجه بگیری لگرا امر شورش اتفاق کود که امر مبارزه اتفاق کود که دشمنی خریک زرب اخوا کسی خوی راگرد که بابا بچو جمعی که تو حالیت تکیه دروی امی تو ایجیتی انسان اشکود نشین بدویش واقسه هرمي ديگه توان نمودگری چیتر فعالیتگر شاراوه حیلگرانه زولانه ناتوزیتو من بمثال ويليام والاس بتو ثابت مكر تو وقتي اويتو حمرق جماعات اوي استفكر كي زون النايكي اي كي سنته
أي كي حيزة حيزي خود وجود بوجودد بعنوان كرامته ونريته عرفه أمانة أفروشيتو أي فروشيتو أما ويديام ولاسة أما أو كرولس وقنا إسكاتلندي كانش ناينكم كي شركات خويا بفرماندهية خويا كبادشاه بريطانيا دورة أول شكست دا تا إديك إسكاتلندية نجيم لدوري ون لآخر شو بيفروشن وتاني هاي بيلا بس أويك من بقى ووتم لقرا لناو تمدن كردانا تو كوماليك إنسان إيرمان قورة إنساني كتقرك كبشوين كالزر دبروا إنساني كتقرك كما طلويت لدوران آشوبا أو داناي دوران بيت وأمان بيناسيت كان وأمان استا شروب كان ودعوي داري ادعاء كان كأم دنيا قورن ادعاء كان كأي قورن كل كاكي ينتو يجي تمدنتو نأزاني تمدن شيا نأزاني بيناسي اللي خود بكيتو كشي إنجليسي بون يعني شي روس بون يعني شي تشيني بون يعني شي إيراني بون يعني شي إيراني بون يعني الشيعة اسكناسكي ناصر الدين شام نشان الدا اسكناسكي ناصر الدين شام نشان الدا اوكي استك اسكناسكي ناصر الدين شام نشان الدا تو لطول عمر لطول تاريخها ملاي الشيعة ومرجع الشيعة نوع الدروس أميكا تو بناو مرجع الشيعة بياي أكي لصالة 1270 هجرية شمسية سي چوار سطو سي وچوار صالة بيش وقتك لم سرزمين إيمة تلق بناو تلغراف ديرن أولين بار توشتي بناو الشيعة وملاي الشيعة بو أولين بار إيشنا في أمسا فتواي ميرزاي الشيرازي بو تحريم التماكو بسم الله الرحمن الرحيم اليوم استعمال التمباكو وتوتون بأي نحو كان در حكم محاربة با إمام الزمان صلوات الله وسلام عليه است أما فتواي ميرزاي الشيرازي بچي هاتك بالتلغراف اگر تلغراف نوايا بچي هات نامه انوسم و بيسي دلكم ايدم و شمار بيوا و قلكم ايداو باي شماري هاورد شمار تو محرم سوسن خالاني ايلچي بي زوال كردمالاني شمار ايداو الشمار بيريتي ام زريفه كناوي مرجع تقدم مرجع تقليد كشيو وقت توري قدنية بازرقاني دنيا ارتباطنية كوابوري جمعية مرجع تقليد كيتو بدرس وقتها تو حتى ارتباطات الدنيا بيوندي دنيا تشتيك بناو مرجعية الشيعانية تو تا شاري دروس ناكن بازار دروس ناكن اسكناسي دروس ناكن تو دولتي بناو دولة إيرانية تو دولة إيران الاسكناسات توش لقوي قا خفتقي فكري شكي محترمي فكري شكي جيري قصهاي تفأك أنا دمل تكراري كيتو ياك سؤال ناكي كواتا لقرا كرستا پیدا اوی تو پیاگی گورت نیه عزیز پیاگی گورت نیه تو پیاگی کنیه بنیشیت پشت دوشکا پیاگوی تو پیاگی کنیه بتوانی توازن و قدرت بگوری تو فكرك مشكلة كلاشينكوف هاس وتشال الدرون ناكي كل تو مال الدرون نيهي تو مال حيجي نيهي او حيزي خود حوالا اديتا قنا رمز راز تو حيزي حيزيكي تو بالروح حيزي بوجود حيزي
بەعەقڵ حیزی هیچێکە پێ ناکرێت. بۆیە فکرەکەی کەرەستەد نییە. ئێمە لەم سەرزەمینە پیاگمان نییە. ئینسانە سەروەرە کوردیمان نەماگە، مەسیل لە تەمەدونی خۆمان گم کردگە، ڕێوی لە کولەکەی بگەڕێت و گەڕەوێ. مەسیل لە تەمەدونی خۆمانمان گم کردگە. دیسان تکراری ئەەکەمەوە. ئێمە پیاگمان ئێوە فکر ئەەکەن وەکو خۆڵ لە ناوە بیابانە پیای کورد ڕژیاگە پیاگە. ئەوەی تۆ ئەوێنی مشتێ، خوێڕی، هاڕیاگە، شوتە، نەفامە. بۆیە تۆ لە ناوە ئەم جریاناتە بناو کورد یەکێک ناوێنی. وەختە ئاشپەتاڵەکە با لەم لە مەستەفا بیکوژێ، لە وەختە کەرکوب با لە فەرماندەکەی بیکوژێت. نایوێنی لە وەختە ئەم ڕۆژاوای حیزە با لەمی لە ئەسڵح بکەوێتە گیان مەزمومە حیز و پەکەکەی حیز. نایوێنی ئەز کچم کەچکێ کوردانم، کولیل کاسەریە لاڤانم، جنجینۆلژی ئازادی. ئیستێچە گشتی تەبدیل ئەون وەسیغەچی ئەگەر وە دەرد بخۆن ماڵ قەشەنگێکون جەهاد النکاح ئەحمەد شەر دەسی خۆشوێ. بۆ تو فکر ئەەکەی، بۆ تۆ فکر ئەەکەی تۆ مشکڵت ئەبزارە کەرەستەس. تۆ پیاگت یانیەوە من خەریکم پیاگ دروزەکەم، ئینسانە سەروەرە کوردی دروزەکەم، شای بەرزەمل دروزەکەم، شای شیرین بەشەر دروزەکەم، شای شیرین سفەت دروزەکەم. تۆ کام لەمانیتە؟ بابا تۆ بەدەسە باوەڵە تاڵەبانی و مەسعود بارزانی و نەچیروان و گیرە کردگە. دوو مەحافزە گیرە کردگە. وەختە گیانە دەربێ گیرە کردگە بۆت ناگیرێ. لاهورە حیستاندی ملیاردی دۆلار پوڵی بوو، چەک و ئەسڵحە و ماشینیشی بوو، دەی گویەکی خوارد، حەکێکی کرد. بابا ئێوە تەواوە قسەتان بووگەس و چەکیش نازانن وەکار بێن، پیاگ نین وەکاری بووەن. بۆ فکرەکەن ئێوە پیاگن، بۆ فکرەکەن ئێوە زەوایای هەرچی چتە ئەیزانن و ئیستە تارگەتەکان ئەناسن و لێ ئەدەن. مەشتێ فڵتە فڵتکەر و کلۆ درۆزن و خۆخونجێنەر و ئەزیزیان ئێوە دەقیقەن وانە موقعیەتە ڕعیەتەکانە دەورانە سەر ویلیام والاس. ئەو ڕعیەتانە فکریان نێکرد حاڵیان خراوە، فکریان نێکرد ئەو زاگەنە. دەی چیە دێ؟ ماچی بوو گەورە کچی چی دەیتر؟ ئەرباب حەزمان پێکا بەر لە ئێمە لوتف ئەکا تەبەڕوکە ناوگەڵە کاوراکە. دوو بۆ فکرەکە ئێم خەڵکە واناکە، فکر ناکە ئێمە کاتە سۆنەت. بەڵام ویلیام والاس ئەمێنێتۆ چون ڕەبتی بە ئاگاهی ئینسان بوون و نەچوونە ژیرە بارە ئاگاهیەکی ترە. تۆ ئەم تۆواتیە بە عینوانە ئینسان نە، تۆ کۆیلەی چون ئەگەر شەڕ بکەی ئەمری کە بەمری نیەتەوە حاصڵ ناوی. لەذا تۆ تەسلیم ئەوی تا ئەو ئەربابێ و تۆ بەردەوی. وێ وان ناوی بەردەگی مطلقە. بۆ فکر ئەکەن پێرفێکتن. پەرفێکت نییە. و ئەمما ئێران بە دوو دەلیل دەوڵەتە ئێرانی حتا ماگە ناوێتە دەوڵەت بە دوو دەلیل. دەلیلی ئەوەڵ ملەتی بەناوە ئێران مەوجود نییە، پەس ناسیۆنالیزمی نییە. تۆ شتێکت بەناوە ناسیۆنالیزمە ئێرانی نییە حتا سۆحا حەپەت بێ بە ساختارە دەوڵەت. تۆ شتێکت بەناوە ناسیۆنالیزمە ئێرانی نییە. ئەوەی کە من وتم شامڵە تەمامە ئەم مەردمە ئەوێ. نوکتەی دووەم، ئێرانیەت یعنی تەشەیع هیچ ڕیشەیەکی ئەمیقی لە ناوە مەردمان ئەم سەرزەمینە نییە کەس تەڕە بۆ حسێن وردناکە. گشتی حەز و هەرەمە مەعسوومەی قومەکە بۆ سیغەکردن. ئەژێ کاورایان وەرچەیی مدەتی بوژنەکەی مردوو و کوڕەکانی وتیان بابەمان گرەی دڵی نەکرد یاگەس و حاڵێکی نەکردە بابی وین بۆ مەشهەد سیغەیەکی بۆ بکەین.
بابەکەیان برد و کەنیشکە جوانێکیان بۆ سیغە کرد و بابەکە لە پەردە هاتە دەر و وتیان چەنی بیتاتە بابە چۆن و وتی ئاینە نەدین ئاینە نەمەسەب کووەم تاتۆ ئیمام و شافعی هەورێ شەش حەڵاڵ کردن بە سەڵتانجی مەگیراش ئەمە سەدین ئەمن سەمەسەب لە قەبرە باوکە ئیمام شافعی بم کەروێشکی حەڵاڵ کردگەوە سەتانجی ناگیرێت ئەم مەردمە واسە حاڵیتان بوو واسە هیچ کام لەمانە هیچ عمقێکی تیان نییە لذا نە ناسیۆنالیزمە ئێرانی مەوجودە نە تەشەیوع عەمیق چه اتفاقێکە کەفێ ئائیستە لە شەڕە ئێلیتیە داخڵە ئێرانە ئیدەیەک تەلاش ئەکەن ناسیۆنالیزمە ئێرانی بخولقێنن هەم بەبارە ئێران بازی وەتەن بازی هەم بەبارە شیعە بازی ئەمانە تا نەهایەتە پای داستان ئەویسن چون ئەگەر تۆ گراند استراتژیک نەوێ ڕساڵەتێکت بۆ خۆت تعریف نەکردێت تۆ هیچی نییە دەوڵەتە ئێرانی هیچ محتەوایەکی نییە هیچ ماناییەکی نامێنێت و تۆ بۆ دەوڵەتی محتەوایەکی نییە چیرۆکێکی نییە تۆ چۆن تەمەدونی ئێرانیت تەمەدونی ئێرانیوی ئیشی غایەتی تحقیق بکەی ئەگەر ئێوە ئەمە نافامن لە باڵە ئاریاییەکەی حەمەرزای پەهلەوی خەریک و دەروازەهای تەمەدون نوینی دروستە کرد جەشنی 2500 ساڵە و ئاوسەراغا و زەهەڵساڵی یەک تەمەدون و بە باڵە شیعەکەیە گرێکیان و شیعە لە دنیا بگرن مەسەلەن هیچ کامیان نەون تو متوجه ئەوی وەختی ئیژی تەمەدون کاورا ئیشێ پەترنێکی بووێ ڕساڵەتێکی بووێ خۆی خصلەتی چۆنیەتی ڕوانینی بە دنیا ڕساڵەتی کە لە دنیا بۆ خۆی تعریفیەکات و بەحسی کە ڕساڵەتت تۆ چییە لە دنیا ڕساڵەتت تۆ چییە فەدرالیزم پەیڕەوت دموکراسیت چی ڕساڵەتە بۆ فکرەکەی محتەرەمی بابا ئێوە وتونەتەوەس ئەچن ئێوە دڵتان پێوە نییە شەڕ بوون ئەوە ئێران چووکە سەناوە شەڕە داخڵی حتا 10 ساڵی تری سەقام ناگرێت نەک ئێران زەریفگیان حاڵە خاص نەکەی ها ئیقلیمە کوردستانیشی واتیە بەغایشی واتیە تەواو ناوچەکەی تێچێ ئۆڕەدی بەغا و سووریەی واتیە تورکێشی تێچێت تۆ فکرەکەی بەم خەبەرانە ترامپ هاتو وتی و ئەمە هاتو وتی و ئەمە تەواو ئەوێ ئەمە تەواو ناوێ وتم بە دوو دەلیل هەر خوێندنەوەی دەرمۆردە ئێران بکەن ئیشتبا ئێران بە حیاتی سەقام ناگرێت تەواو بوو من نایەڵم و تەواو بوو ئەمە حکمێکە کە من ئەیدەم من کێم من ئینسانە سەروەرێکی کوردیم کە من سەنگومەنە جەهانم نە کەسێکی تر من ئێژم سەقام ناگرێ و سەقام ناگرێ و من نایەڵم سەقام بگرێ پێویستیشی بە فڵتەفڵتە تۆ نییە تۆ قنخسکەس و پاڵە خەریکی حیزەحیزەی خۆت ئەخونجنی وەکو یاران و واژنەکانیان شەوە ئەوڵ زەماوەن ئەوردە پەردەی ئەرباب ئەی خونجاند تۆ ئەی خونجنی ناوی ئەنەی نەریت و ناوی ئەنی ئەقڵانیەت و ناوی ئەنی زندگی هیچ کامیشی هێنە تۆ نییە هیچ کامی ئەمانە مەحسوڵە تۆ نییە ڕێگەهای تەمەدونیە تۆ نییە پس ئەوەی کە ئیمڕۆ ئەیوێنن تۆمارە هەرچی کورتبازە جەمو بووگەسۆ تێنە ناوە شەڕ و لە ناوە شەڕە بە تەورە مطلق نەبەینەچن مشتی حیزەکەر و حیز و تی هەڵدریاک لەگرا ئینسانە سەروەرە کوردیە کە ئەتوانێت تەمامە تەوازنە مندەقە بگۆڕێت و ئیتفاقن درەوشانەوەیەکی گەوری لە جەهانە بێت بە چه بارێکە بۆتان بڕۆم تحلیلیکەم ژئۆپۆلیتیک خاسە تحلیل تاریخی بکەم تحلیل ئیلاهیاتی بکەم تحلیل تەمەدونی بکەم پێ بتگەین بەم نەتیجە بە هەر بارێک خۆی بڕێت بکەیتە سەرم نەتیجەکە من وتم تۆ سەقامی بەناوە سەقام لە ئێرانە نە ئەوێنی نە ئێمە تێڵین نایەڵین جریانە حیزەیە حیزە دەوڵەتە ئێرانی تەواو بووگە بەڵێ تێنە ناوە شەڕ کمی یەکتری ئەدڕن ئەکسەرە ئێوەمانانیش هەڵەتەکێنە سەر جێگەی خۆتان فشارەکە تێتە سەرتان بێسە فشارەکە نهاتکەسە سەر کۆکتان و گیانە خۆتان قات و قڕی تێتە سوراختان و گیانە خۆتان
وەگیانە خۆتان فرە تەوەهم لێتی داوقمە پانە و کرد و بە دیارە چوار بیناو ساختمان و بە دیارە هەنە بندیوارانە وەگیانە خۆت نامێنێ مەسیرەکە واسە کە نامێنێ عەزیزگیان نیروی قدرت واسە جەنگە داخەڵی هەم لە ئەمریکا موجودە هەم لە ئێران موجودە هەم لە منتەقەکە موجودە هەم لە جێگەهای مختلفە موجودە و دەست دەداتە دەستی یەکتری و ئەمانە گشتی بە یەکتری فشارتین کی ئەمە ئەفامێ ئەوەی واق من لە گشتی ژیرتر نییەم ها من ئینسانە سەروەرە کوردیم کە ئەمانە ئەوێنم چون گوستەرەیە نگاهم پان و بەرینە ئەی بۆ ئێوە ئەسکەناسەکە ناوێن بزان دەوڵەتە ئێران لە ئەسکەناسەدان دیاگە تۆ ئەسکەناس بگریتە دەست حیزە شتێک بەناو ئێران کە هیچ وەخت موجود نۆگەل لە ئەسکەناس بۆ تۆ نەموتەیاکە دلیلی ئەوە نییە من فرەژیرم دلیلی ئەوەسە من ئینسانە سەروەرە کوردیم هەرچی شتە لەم دنیاوە من ڕەبتیەس هەرچی شتە ئیستا ئەوزاع ئەمریکاوە من ڕەبتیەس ئەوزاع رووسیەوە من ڕەبتیەس ئەوزاع ناوچەوە من ڕەبتیەس هەرچی جێگەسوە من ڕەبتیەس چون چارەنووسم من و شناسم من و تەمەدونە منی واتیاوە من چارەنووسە خۆمی تیا دەردێرم پەس کارە من تەبشیر نییە من ئەدێ ئینسانم گەرەکە لە قامەت و خۆمان لە کنارە من نابوێسێ مشکلیش کەرەستە نییە ئەمانە 1 ملیۆن ئەسلحەیان پێ بدەن هەر تەجاوزیان پێکەن چون دەرونیان نۆکەرە وجودیان نۆکەرە ئینسانە گەورەیان تیان نییە بە هیچ شێوەیەک تیانە نییە ئەو من بە قەتعیەت و حکممدا تیانە نییە وا لە بیرسانە 9 ساڵە پێش وەختی ئەم حیزانەی سووریە مەموریەتیان تەواو ئەوێدا دەرەچن ئێوەش وەکو ئەنتەر هەڵتانە خستۆ وە دیداریانە وەکو ئەنتەر دوو دەسماڵەتانێکیشە خەجاڵەت وە خۆتان ئیسرائیلتان لە پشتا و ئەمریکاتان لە پشت و خەجاڵەت وە خۆتان ماسنیەوە دەورە دەمتیان و دیاوێ تەریق ناون و داناوەشێن لەسەرتان ناکەوێت چون سەر سوالکەر و بەچکە هیز و بەچکە ڕەعیەتن لەسەرتان ناکەوێ ونە پیای گەورە دەئەڕزیە پیای گەورە خەجاڵەتی یەکێشە حیزە تۆ ئەینێتە ملە دنیا تۆ خۆت پیاوگی شتێ بگریتە دەست و نە تۆ هیچ وەختی پیاگ نۆگی پەس ئێمە مشکڵمان مشکڵە پیاگە مشکڵمان کڵاشینکۆف نییە مشکلیشمان پوڵ نییە هیچ پوڵێ هیچ کەسێ ناکاتە قارەمان ئێرانیەکان ئەدعایان نەکرد ئینگلیسیەکان پوڵ فلستینیەکان پوڵ ئێرانیەکانە خۆن من جوامەداوە ئەم دۆلارە ئەمریکایی تۆ ئەیکەیتە سیلیکۆنێکی تەقمە وەلێ فلستینی خۆی ئەتەقێنێت و هیچ دولارێ شەهامەت و ئینسان نادا هیچ دولارێ ئینسان گەورە ناکا نایکا دولار گەورەی بکردایەنە ئێوە بە عنوانە ئەحزابە کوردی مەشیایە هار بووایەنە لە گەورەی ئەوەنە دولارتان نەسووی گەسەقتان بە تایبەتی حکوومەتێکە ئەقلیم دەی لە ئێوە حیستر لە دنیا هەست خوێڕیتر لە دنیا هەست بێئەقڵتر نەفامتر تێ هەڵدریاکتر هەست نییە لە دنیا نیەوە ئەمانە بە واستەی خدمەتی کە ئەیکەن وەری ئەگرن ئەمە پەردەیەکی تر بوو لەوەی کە تۆ دووچارە تەوەهم نەبی پێشفەرزەکانت بنیتە کنار بتوانی دەرکەی لە یەک پەدیدە کە ئەیوێنی ئایا بە بەش شاراوی مختلف و ارتباط تەنگاتەنگی ئەتوانی پێی بووەی ئەگەر پێیت برد دیارە تۆ حاڵیتە هەم دانشمەندی هەم سەروەری هەم گووری هەم حاڵیتە وەگەرنە ئەوەی تەوا من وتم معادڵەیش بە من حەل ناکری سێکە تۆ مەجبور ئەوی مەجبور بووی بڕۆیتە ناو شەڕ و ئەڕۆیتە ناو شەڕ ئەو وەختە ئەگۆڕی ئەو وەختە ئەم قسانی منەوە دەردەدەخوا ئەو وەختە لە خۆت قارەمانی ئەنوێنی ئیستە ناینوێنی بێسەبات تەمامە ئانچی تۆ پێی ئیژی تعلقات و حیزە لە دەسی بەی و لە دەسی ئەدەی وە گیانە خۆتان لە دەسی ئەدەن ئەم تۆ بمریە ئەو تۆ بمری نییە وە گیانە خۆتان قەیرانەکە وا جەهانی بێت و خۆراکیش نەوێ بیخۆن ئێوە فکرەکەن لە دەورەی ئستثناییەکە لە تاریخاتکەن خارج لە زەمان و مەکانن خارج لە معادڵات و منطقە قدرەتن واقعاً پس ئەم داستانە ئدامەدارە و ئێمە ئەم دیبێتانە بۆیە ئەەکەین چون ئیستە 200-300 دانە
ڕۆڵەیە سەروەری کوردیمان لە پاڵ دەست خۆمانگەرەکە ئەوەی نیمانە ڕۆڵەیە گەورەیە کوردیە ئینسانە سەروەرە کوردیە وەگەنە حەچیش داستان لایەوە خۆش